هەر لە خولی لاوان یانە نایابەکانی کوردستان یانی نەورۆز توانی یەکەم برنەوە تۆمار بکات پاشەوەی لە یانەی زاخۆی بردەوە. لاوانی یانەی نەورۆز بە برنەوەی لە زاخۆ توانیان تۆڵی دۆڕاندنی تیپی پێشکەوتوانی یانەکەیان بکەنەوە لە یەکێک لە یاریەکانی هەفتەی دووەمی خولی نایابی کوردستان. یانەی زاخۆ بووە میوانی یانەی نەورۆزی خاوەن یاریگە. گێم یەکەم هەردوویانە بە بەهێزی دەستیان بەیاری کرد و چەندین هێرشیان کردە سەر گۆڵی یەکتری بە تایبەتی یانەی میوان، بەڵام هەوڵەکانی هەردوولا بێ ئامانج بوو. گێمی دووەم تەواو جیاواز بوو بەهۆی فشارەکانی یاریزانانی نەورۆزەوە. لە خولەکی 58 یوسف محەممەد بەلێدانێکی ڕاستەوخۆ گۆڵی یەکەمی نەورۆزی تۆمار کرد. دوای ئەو گۆڵە زاخۆ فشارەکانی زیاتر کرد بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە. بەهۆی گرتنی لێدانێکی سیزا لەلایەن ناوبژیوان بۆ یانەی زاخۆ ناڕزای زۆری ڕاهێنەر و یاریزانانی نەورۆزی لێکەوتەوە، بەڵام یانەی میوان سەرکەوتوو نەبوون لە جێبەجێکردنی لێدانەکە و گۆڵپارێزی نەورۆز تۆپەکەی گەڕاندەوە. تا 5 خولەت کاتی زیاد کراویش ئەنجامەکە وەک خۆی مایەوە و بە گۆڵێکی بێ بەرامبەر یاریەکە بە سوودی لاوانی نەورۆز کۆتایی هات. ئێمە بەڕاستی یاریمان باش نەکرێت ئەوش بەهۆی ئەوە بوو یەک دوو یازان محرەم بوون، یازانی سەرشیمان بوون، یاریەکیان تەرتراویشان ئیسابە بوو. ئەمە وای لەوەی کە ئێمەکە بەڕاستی نوقسانیمانە بێت فێخەکە، بەس سەر ڕایەوەش لەخوا بەزای بتوانیمان بردمانەوە. ئینشەڵڵا یاری داهاتوو ئەو یازانش دەگەڕێنەوە و یاری باشتر دەکەین. طبقاني بقول اللعبه يوريزون خد من زعيب قد الشوط عاو خلاص بقول ام جول ناكين او جول الماكن يعني حتى بنالتي جي مناكي جول جزاء مناك هر نوع دقيقه تقريبا ام قلا شيء تربين خد حس قد لعبه بيد شيء تربين شنكو فريق مش نكو بشكل ما يلقى لي كدو الظن فريق ما دكابت منافسه ده بيلعب ما لقى الهولير هي زاخو ام غنسي خولابين خد حس قد كبيت منافسه ده بۆ برنەوەی لاوانی نەورۆز تۆڵی دۆڕاندنی هەفتەی یەکەمی خولەکەی کردەوە کە بەرامبەر پێشمەرگەی هەولێر دۆڕابوو. زاخۆش تووشی یەکەم دۆڕاندن بوویەوە دوای برنەوەی یەکەم یاری بەرامبەر یانەی ئاڵا. ئەردەڵا محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلەیمانی.